لا تۆریەکەین بەڕامی بەینی باش کوردستاندا باز لە گرنگی ڕاوێژکار یاخود پارێزەری خێزانی دەکەین بابزانی تا چەند هاوڵاتیانی یاخود خێزانی کوردیان هەریم لە هەرمی کوردستاندا گرنگی بەم بابەتە دەدەن لە هەمان کادا تا چەند ڕۆڵی هەیە لە چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکاندا بێگومان من گفتگۆی زیاتر ئەم بابەت دەکەم وردەکاری زیاتر وەردەگرم کە ئەمڕۆ کاخالی نەخشبەندی پارێزەری ڕاوێژکار و شێکی ڕاستەخۆ لە استودیۆ ئامادەیە بەینی باش خێربێیت هەر بژین خێران ناربن. زۆر سپاس دەکەم باز لە گرنگی ڕاوێژکاری خێزانێکین بابزانین تا چەند گرنگە هەر خێزانێک ڕاوێژکارێکی تایبەت بۆ خۆیان هەبێت لە کاتی بۆنی گرفتێک یاخود کێشەیەک گفتوگۆی لەگەڵدا بکەن. بەیانتان باش وە بەیانی سلێمانی و هەرێمی کوردستان و ئەوانەی کە سوودمە نەبن لە یاسا لە هەرێمی کوردستان بەیانتان باش. دیارە پارێزەر بۆ خۆی هەم لە ڕووی ئەوەی کە هەموو ئاینەکان باسی لەوە کردووە کە بەرگری پیرۆزە و هەروەها لە دەستوری هەمیشەی عێراق لە مادەی 19 بە کۆمەڵێک خاڵ تا 14 خاڵ باس لە دادگەری و پارێزەرایەتی و مافەکانی تاک ئەکات لە بەردەم یاسا و لە بەردەم دادگاکانە لە مادەی 4 باس لەوە کە تا چەند بەرگری پیرۆزە. ئێمە لە هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە بە ناوی یاسای پارێزەرانی کوردستان کام یاسایە بۆ چەند جارێک هەموار کراوەتەوانێ لە مادەی 2 باس لە پیرۆزی ئەو بەرگریە ئەکا کە چۆن بکرێت ئەڵێت کە پارێزەر دادوەرێکی ڕاوەستاوە و ئەو زامنە بۆ دادگەری و ئەو پارێزەرە بۆ خۆی بەرگریە شیاوەکە جێبەجێ ئەکات. ئەمە لە یاسای پارێزەرایەتی لە هەرێمی کوردستانە هاتووە. بۆی هەموو تاکێک ئەگەر بیاوێ بە دوای بەرگریەکی پیرۆزا بگەڕێ ئەگەر بیاوێت بە دوای دادگەریە بگەڕێ بۆ ئەوی زامنی حەقەکەی بکە پێویستی بە پارێزەرە. لەو ڕۆوە ئێمە پێویستمان بە پارێزارە وەروە لە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 باسی لەوە کردووە گەر کەسێک لە بەرامبەر یاسا لە دادگا سزاییەکان ئەگەر پارێزەری نەبوو ئەوە یاسا پارێزەری بۆ ڕێکەخات و لەسەر خەزینەی دەوڵەتە پارەی یان ئەرکانی ئەو پارێزەرە و بۆیە پارێزەر لە هەموو کاتەکانە ئێمە جەختەکەینەوە بۆ ئەوەی کە باشتر بێت و شیاوتر بێت. خوای گەورە ئێمە چەند جار ئەم ئاەتە پیرۆزە باسەکەینەوە. خوای گەورە کاتێک کە پێغەمبەرانی ناردووە نێردەر بوون بۆ گەیاندنی نامەیەک و ئەو نامەیە بۆ ڕاستکردنەوە و ڕێکخستنی کۆمەڵگە بووە. ئێمە کاتێک کە باسی تاکەکانەکەین لە بەردەم یاسایە چۆن بتوانێت مافەکانی خۆی زامن بکات ئەکیت بە تەنها کەسمان پێمان ناکرێت عیلاجی خۆمان بکەین بە تەنها ناتوانین خان و دروست بکەین بۆیە بە تەنهاش ناتوانین بەرگری لە خۆمان بکەین. بەو شێوەیە یاسا هاتووە. خوای گەورە باسی حەزرەتی موسامان بۆکە کە چۆن داوای کردووە هارونی برای نێردەر بێ لەگەڵی بۆ ئەوەی کاتێک کە ئەچێتە لای ئۆمەتەکەی خۆی یان میلەتەکەی خۆی باوەڕی پێ بکەن. داوا ئەکا لە خوای گەورە ئەڵێ ئەو لە من زمانی پاراوترە لەگەڵم بینێرە بۆ ئەوەی کە نەک میلەتەکە یان نەک قەومەکە من بە درۆ بخەنەوە. ئەمە نمونەیەکی پیرۆزی جوانی خوای گەورەیە لەوەی کە ئێمە ئەگەر هاتوو پێویستمان بە کەسێکی شیاو و بەرگریمان لێ بکە بیبین لەگەڵ خۆمان. بەڵێ کاخالی و کوتو ئاماژۆبەکە بەم جۆرە ئەگەر باس لە گرنگی ڕاوێژکاری خێزانی کرابێت هەوڵەتیان هەرێمی کوردستانی خۆت خێزانەکان تا چەند گرنگیان بەم بابەتە داوە. خۆی وشیاری لە کۆمەڵگەیە زۆر گرنگە. هەموو کۆمەڵگەیەکی وشیار بڕیاری چاک و دروستی ئەبێت هەم بۆ تاکەکان و هەم بۆ تەواوی کۆمەڵگە. دیارە لە کۆمەڵگەی عێراقیە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە لای ئێمە و لە وڵاتی ئێمەوە قانون سەری هەڵاوە و گەیشتووە بە شوێنەکانی تری دنیا بەڵام ئەبینین کە وشیاری لە ناو کۆمەڵگەی عێراقی و بە تایبەت کۆمەڵگەی کوردی کەمترە. ببینن ئێستا ئێمە لە سەرەتایە بۆ نمونە لە نزیکترین ڕووداوە تەندروستیەکان کە باسی کۆڕۆنا ئەکرا ئێمە ئیتر لێمان بوو بە ئەژدیهایەکی زۆر گەورە. حتا ئەوەنەی پزیشکە باشەکان و ئەو کەسانەی کە لە بواری تەندروستیە
توانیان تێگەن لە بابەتی کۆرۆنا و نەخۆشی کۆرۆنا و لە کۆتاییە ئێمەیان تێگەیاند کە چۆن بتوانین بەرگری لە خۆمان بکەین و چۆن بتوانین ئەگەر هاتو تووشی بووین بتوانین زاڵ بین بەسەریا و ڕزگارمان لێ ببێت لەو نەخۆشیە. هەروەها بۆ پارێزرایەتیش وەکو پزیشکی وەکو ئەندازیاری پیشەیەکە لەو پیشانەی کە کۆمەڵگە ڕێکەخات و تاکەکان بەرەو ئاراستەی چاک ئەبات یان بەرەو ئاراستەیەکی سەرکەوتوو ئەیبا چونکە یاساکان ئەوەنە زۆرن ڕێنماییەکان ئەوەنە ڕێکخراون و ئەوەنە هەموارکراون تاکەکان بە تاق و تەنها ناتوانێەوە نازانێت ئەو لە بابەتەکانی ژیان چەو بابەتە سزایانە بێ کە ڕوبەڕووی ئەبێتەوە چەو مافە شارستانیانە بێ یان مەدەنیانە بێ کە هی خۆیەتی و پێویستە بەرگری لێ بکە بۆ ئەمانە پێویستی بە پارێزەرە بێ هۆشیاری کۆمەڵگە کەمترە بەڕاستی ئەبینین ئێمە لە وڵاتەکانی تر زیاترە هەرچەنە ئێمە سلێمانی و هەولێر لە چاو شارەکانی تری هەرێمی کوردستان باشترە بەڵام هێشتا پێویستە خەڵک و بەتایبەت تاکەکانی کۆمەڵگە لەوە بگەن کە دادگاکان بە بێ دادوەری ڕاوەستا و ناڕوا بەڕێوە دادوەری ڕاوەستا و کەواتە ئێمە و یاسا بە محامی ئەڵێت بە پارێزەر ئەڵێت دادوەری ڕاوەستا و باش کاکالی جلانەیە خێزانەکانی کورد لە کاتی ئەوی کە کێشەیەکیان توش دەبێت یاخود گیر و گرفتەی یان پەیوەندیەکان کاڵەبێتە ئەو کاتە بۆ منە سەردانی ڕاوێژکارکەن پرسوڕای پێ بکەن ئەمە تا چەند گرنگە پێش هەبوونی کێشە و گیر و گرفت یاخود هەر لە سەرەتاوە لە دەستپێکی پرۆسی هاوسەرگیریەوە ئەوان بەردەوام ڕاوێژ بە کەسانی پسپۆر لەم بوارە بکەن وڵا بۆ گرنگیەکەی ئێمە هەر ئەڵێن کە گرنگیەکەی هەتا بڵێ گرنگە بەڵام ئەوەیە کە لای ئێمە هەتا تووشی کێشەکە نەبێ هەتا و دەقەی کە نەگیرێ ئەگەر بابەتەکە سزایی بێ اینجا و کاتە تەلەفۆن بۆ پارێزەرێکە پەیوەندی نێوان هاوسەرانیش ئەو پەیوەندی نێوان هاوسەران هەرچەنە دادگا هەنێک ڕێنمایی و هەنێک چالاکی ڕێکخستووە بۆ هاوسەرە تازانەی کە هاوسەرگیری ڕێکەخەن بە دەستخۆشیەوە دادگای سلەیمانی یەکێکە لەو دادگانەی کە ئەو ڕێنماییانە تەنانەت لەلایەن ئەو دادوەرانەی کە گرێبستی هاوسەرگیری ڕێکەخن هەندێک ڕێنماییان ئەیەنێ پێش ئەنجامانی گرێبستەکە بەڵام ئەوە کیفایەت نییە هەم بۆ ئەو کاتە بۆ ڕاوێژ چونکە ئێمە وەکو کاری پارێزەرایەتی بە دوو بەش پێک هاتووە یەکێک لەو بەشە کاری پارێزەرایەتیە یەکێک لەو بەشە لە چوارچێوەی کاری پارێزەرایەتی ڕاوێژکاریە واتە پێدانی ڕاوێژکاری ئێمە بەڕاستی لەبەرەوەی بابەتی یاسا و پارێزەرایەتی بابەتێکی مرۆییە ئێمە زۆر جار ڕاوێژ بە بێ بەرامبەر بە بێ ئەرکانە پێشکەشی خەڵکیەکەین هەر کەسێک پرسیارمان لێ بکات وەڵامیەینەوە جاری وهەیە بە درێژایی ڕۆژەکە ئێمە ڕوبەڕووی تەلەفۆن و ڕوبەڕووی سەردان و ڕوبەڕووی پرسیارە بینەوە وەڵام ئەینەوە و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ ما خاب من استشار واتە هیچ کەسێک تووشی کەوتن و لێکەوتن نابێت ئەگەر هاتوو ڕاوێژی کرد بۆیە ڕاوێژکردن زۆر گرنگە و بە تایبەت لە ئەهلی معریفەت ئەهلی زانین بۆ بابەتە یاساییەکان محامیە و بابەتە ئەندازیاریەکان مهندسە و بۆ بابەتە پزیشکیەکان پزیشکە بۆیە ڕاوێژکاریکردن بە پارێزەر وەکو خۆئاگابوونە لە نەخۆشی یعنی تۆ بۆەوەی تووشی نەخۆشی نەبی پێویستە بزانیت کە هەنێک ڕێنمایی بزانی بۆەوەی تووشی ئەو نەخۆشیە نەبی نەک تووشی کۆڕۆنا ببیت و بڵیت ئەی من ئاگام لە خۆم نەبوو بەڵێ تازە توش بووم و لەو کاتەیە تۆ ناچاری تۆ بۆ نمونە عیلاجەکەت قورسترە بێت بۆ پارێزەریش هەروایە تۆ لەو کاتێک کە تووشی کێشەکەیەبی عیلاجەکەت قورسترە لەوەی کە تۆ پێشتر خۆ ئامادەکردنە بۆ کردبێ ئێمە تەنانەت لە کەیسەکانیش پێمان خۆشە کاتێک کە کەسێک جاربەجار تووشی حاڵەتەکە بێڵە با خۆم لەگەڵی بڕۆم لەگەڵ بابەتەکەیە بڕۆم ئەبینیت کاتێک تۆی ئاگادار کردوتەوە وەکو پارێزەرێک بۆ ئیشەکانی بۆ بکەیت و هەڵسی بە ئەرکەکان لە بری ئەو سێ بەشی بابەتەکە تەواو بووە جاربەجار تەنانەت هیچ مەجالێک نەماوە بۆی تا نەبیت لە ئەو بڕیارەی کە دەرچووە بەرامبەری بۆیە زۆر گرنگە هەر لە سەرەتاوە
پەیوەندی بکرێت بە پارێزەر و پارێزەر ئامادە بکرێت لەگەڵ کەسەکە بۆ مافەکان و بۆ بەرگریکردن لە خۆی. باشە ئێوەکو پارێزەری ڕاوێژکارەمێت دیارترین نمونەتان بێگوم بەرپۆستان هەیە لەگەڵ نمونەی جۆر بە جۆر کەسی جۆر بە جۆریە بۆ لای ئێوە دیارترینیان کامانە کە زۆر دووبارە بێت خودت ئەوەی کە قورس بێت بۆ چارەسەرکردنی بەتایبەت بەشێکیان لە قۆناغەکانی کۆتایی کێشەکەیان یان بۆ لای ئێوە داوای چارەسەری یاخود هەلێک لە ئێوەکەن. بەڵێ وەڵا دیارە ئێمە دادگای سلەیمانی یان دادگاکانی هەرێمی کوردستان لە کۆمەڵێ دادگا پێکهاتووە هەر لە دادگاکانی لێکۆڵینەوە تا دادگاکانی کەتن و تاوان لە بوارە سزاییەکان و لە دادگا شارستانیەکانیش ئێمە دادگای بەراییمان هەیە و هەندە دادگای تایبەتمان هەیە کە بۆ نمونە دادگای بەرەنگاربوونەوەی تونوتیژیمان هەیە لەسەر خێزان دادگای بەرەنگاربوونەوەی تاوانمان هەیە ئەمانە و دادگای لێکۆڵینەوەی ئاسایشمان هەیە لە بواری لێکۆڵینەوەی ئەم دادگایانە هەن. لەبارەی خێزانەوە دیارە تونوتیژی دادگای بەرەنگاربوونەوەی تونوتیژی یان بابەتەکانی تونوتیژی زۆر دووبارە کرێتەوە تەنانەت من یەکێکم لەوانەی کە وەکو چۆن با بڵێن مادە هۆشبەرەکان ئەگەر کەسێک خوی بوو یان کەسێک بەکاری هێنا بۆی ئەگەڕێتەوە جارێکی تر جار بەجار یان زۆر جار. وای لێ هاتۆ بابەتەکانی تونوتیژی خێزانیش و کەیسەکانی تونوتیژی خێزانیش من هەر ناوێنێم عەود واتە ئەگەڕێتەوە بۆ تاوانەکە کەسەکە بەتایبەت لە دوو حاڵەتە حاڵەتی یەکەم حاڵەتی خەیانەتی هاوسەرگیریە بەشێک لە هاوسەرەکان لەگەڵەوەی کە هاوسەرەکەی لێی خۆشە بێت و ئەبینیت کە دەرفەتی ئەیاتێ بۆ درێژەدان بە ژیانێکی تازە لەبەر مناڵ و خێزان و کۆمەلگا ئەبینی جارێکی ترە گەڕێتەوە بۆ هەمان ئەو خەیانەتە و دووبارەی ئەکاتەوە ڕەنگە لەگەڵ هەمان کەس بیکاتەوە دووبارەکردنەوەکە ڕەنگە لەگەڵ کەسانی تر و بابەتێکی تر بابەتی لێدانە ئەبینیت کەسەکە دوای ئەوەی کە بەرامبەرەکە لی خۆشە بێ ئیتر مناڵەکان بێ بەرامبەر بە باوکو و دایکەکەیان یان هاوسەرەکە بێ ژنەکە بێ بەرامبەر بە پیاوەکە ئەبینی دوایەوەی لی خۆشە بێت و ژیانێکی تازەی لەگەڵ دروستەکە جارێکی تر ئەم کردداری لەگەڵ دروستەکاتەوانە یان ئەم تاوانی بەرامبەرەکاتەوە ئەمە لە بابەتەکانی تونوتیژی خێزان ئەم بابەتە دووبارە بێتەوە بابەتەکان بەڕاستی مادەی هۆشبەر و بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڕاستی بە شێوەیەکی فراوان زیادی کردووە و دوای یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرە و عەقڵەکانی ساڵی 2007 ئەبینین زیادی کردووە لەبەرەوەی سنوورەکانمان تۆکمە نییە لەبەر کۆمەڵێک هۆکاری تر وە لەبەرەوەی کە تەنانەت تون یاساکەش زۆر تون نییە بەرامبەر بەوان و هەروەها بابەتەکانی خۆتان نەزانن بژێوی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش نییە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر خراپە لەگەڵ هاوتاکردنی لەگەڵ هەولێریش لەگەڵ هاوتاکردنی لەگەڵ شارە بەتایبەت بۆ نمونە لە ناو هەرێمی کوردستانیش سلەیمانی لەگەڵ شارەکانی تری عێراق بۆیە بابەتەکانی دزی فێڵکاری خەیانەتی ئەمانەت ئەمانە زۆرن لە کۆمەڵگەیاوە تایبەت لە شارەکەمان سەبارەت بۆ خێزانێک کێشەیەکیان هەبێگەر تو ئاماژە بۆ کرد لە نمونەکانتا تونوتیژی خێزانی پێرگرفتێکیان هەبێت کەسی سێم تەداخل دەکات بوون نە ئەوان ناچن پرس و ڕابە کەسانی پسپۆر لەم بوارە یاخود ڕاوێژکار کەندەیەک و باوکی کچەکەیت یاخودێک و باوکی کوڕەکەیت کێشەکە حەلەکان پاشان سێرکەی دووبارە سەرهەڵایەتەوە باشە ئەم تەداخلکردنی کەسی سێمە لەنێوان ئەم دوو هاوسەرەوانە کات کێشەکە زیاتر قوڵ بێتەوە و لە هەمان کات دەنەچون بۆ لای ڕاوێژکار یاخود کەسانی پسپۆر لەم بارە خۆی ئێمە عادەتەن تەنانەت کاتێکە ڕێنمای هاوسەرەکانەکەین بۆ هاوسەرگیری و بۆ هەڵبژاردننی کەسی هاوسەر پیانەڵین بە کەسی بەرامبەر گەورەیەکی هەبێ بۆی کاتێکە تۆ کێشەیەکە هەبوو بتانی بۆ گەورەیە بڵێ کاکە ئەمەمان بۆ چارەسەرکە ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکە ئەمە لە چوارچێوەی خێزانە و لە لایەکی تریشەوە ئێمە هەموو کات ئەڵین پشتی خۆمان بەوەتون نەکەین کە ئەڵین الصلح سەید الأحکام کە ئەمە ڕێسا و قاعیدەیەکی فقهیە ئێمە ئەڵین کە واتە ڕێگای ئاشتی و تێگەیشتنەوە لە یەکتر ئەوە سەروەری هەموو حکومەکانە هەموو بڕیارەکانە ئەگەر هاتوو بتوانن بگەن بە یەک
ئەگەر ئەم گەیشتن بەیەکە لە ڕێگەی کەسی سێم بێ لە ناو خێزانەکەی و بۆ ئەوەی بابەتەکە نەگاتە دەرەوەی خێزان ئەوە باشترە و ئەگەر هەموو کاتێک بە باشدا ئەندرێت نەخێر هەموو کاتێک بە باشدا نانرێ بۆ تەبعاان بۆ حاڵەتە بچووکەکان نەک بۆ ئەوەی کە پرسکردن ئەمە کەسی سێم من لەوی ئامەبەستم تەنانەت پارێزەریشە چونکە پارێزەر ئەمینە پارێزەر گەڕێتەوە بۆی ئەبێتە کەسی سێمی ئەو خێزانە بەڵێ چونکە پارێزەر ئەمینە پارێزەر بەپی یاسا ئەمینە یعنی پارێزگاری ئەکات لەو کەیسە لەو بابەتەی کە ئەگاتە دەستی ئەگەر پارێزگاری لێنەکە یاسا ڕێکی خستووە کەس زارێ بۆیە کەسی سێم کە پارێزەرە کەسێکی ئەمینە یعنی ئەتوانی ئەزانی لە ئەوروپا بە پارێزەر ئەڵێن دایکی دووهەم یعنی ئەوەنە ئەتوانێت بە شێوەیەک بەرگری لە مافەکانی تۆ بکە خۆتە زانیت و بینەران هەموو ئەزانن کە کەس وەکو دایک بەرگریمان لێ ناکە بۆیە ئەگەر بڵین لە ڕووی لیگڵەوە لە ڕووی یاساییەوە دایکی دووهەم محامیە یان پارێزەرە لەبەرەوەی ئەو باشترین بەرگری لێکا بۆیە گەر بمانەوێت پرسی پێ بکەین ئەبێ پرس بەو بکەین لە ڕووی ئەوەی کە ڕێگە ڕاستەکەمان پێنیشان بە بەڵام لەگەڵەوەشە پرس بە پارێزەرێکی چاک بکەین نەک ئەوەی کە ئێمە بۆ نمونە بەڵێ چونکە چۆن پزیشکی باشمان هەیە پزیشکی خراپیشمان هەیە ئێمە پزیشکمان هەیە لە دادگا بەرگری لەکەین لەبەرەوەی کە تاوانی ئەنجام ماوە ئێمە ئەندازیارمان هەیە لە دادگا بەرگری لەکەین لەبەرەوەی کە هەڵەیەک ڕوویاوە بەڵام ئەو قسەیش بە معنای ئەوە ناکە هەموو پزیشکەکان ئاوانیان هەموو پارێزەرەکان ئاوانیان هەموو ئەندازیارەکان نامەبەستم لە چاک باشکە خالیت بە باز لەو هاوسەنگی بکەین بۆ منەکە خێزانەکان پارێزەری تایبەت بە خۆیان هەیە یاخود ڕاوێژکاری خێزانیان هەیە تا چەند ئەم هاوسەنگیە ڕادیگیری لە نێوان هەردووکیاندا بۆ منەگەر بێت و کێشێکی تەواوەتی کۆمەڵایەتی نێوان خێزانەکە بێت بێگومان دایک و باوکی کچەکە لەوانەیە حەق بە کچەکەی خۆیان بن بە پێچوانەوە دایک و باوکی کوڕەکە حەق بە کوڕەکەی خۆیانە چۆن ئەم هاوسەنگیە ڕاوێژکارەکە ڕایگری لە نێوان هەم کچەکە هەم کوڕەکەواتە لە نێوان هەردوو هاوسەرەکە خۆی ئەم کەسا کە ئەبێ بە پارێزەر عادەتەن بەرگری لە بریکارەکەی خۆیەکە بەرگری لە کاردارەکەی خۆیەکە یعنی من کاتێک کە کەسێک ڕاوێژ بە من ئەکات هەر ڕاوێژێک هەبێ بۆ بەرژەوەندی ئەو من پێ ئەڵێم ئەمە بەم شێوەیە بۆیە پارێزەر نەک نابێ ئێمە لەسەر ئاستی خێزان لە یەکی بینەوە ئەبێ لەسەر ئاستی تاک لە یەکی بینەوە یعنی بۆ نمونە هەموو هاوسەرێک نە هەردوو هاوسەر هەموو هاوسەرێک پارێزەری هەبێ بۆ ئەوەی کە بەڵێ بۆ چونکە تەنها بەرژەوەندیەکە بەرژەوەندی تاکەکە باشە بەرژەوەندی تاکەکە چ شتێک لە بەرژەوەندی تاکەکەیە ئەوەی بەو ئاراستەیە ئەیبا و شتێک شیاوە بووی لە ڕووی باشی و لە ڕووی خراپیەوە ئاگاداری ئەکاتەوانێ و طبعاان هەموو پارێزەرێک خوا خاتە پێش چاوی خۆی ئەگەر باوەڕی هەبێ ئەبێ خواب خاتە پێش چاوی خۆی چ شتێک باشە بۆ ئەم دوو هاوسەرە ئەوە ئەگەڕێتە لایەنی دووهەم کە لایەنی زەمیر و وجدانە کە هەموو پارێزەرێک پێویستە هەیبێ باشە یعنی هەوڵبات بۆ ئەوەی ئەو بابەتە ڕاستە من کەسی بەرامبەر من بۆ نمونە لە سلێمانی ئەموان بۆ نمونە یەن بۆلام هەموو جارێک لە نێوان هاوسەرەکان بە دەر لە دادگا هەوڵێن تەلەفۆنی بۆ ئەەکەین بۆ لایەنی بەرامبەر ئەڵین وەرە بۆ نووسنگە با قسە لەگەڵکەین لەسەر و بابەتە زۆر هاوسەرەکان تێگەشتون یەکسەریان یعنی باشە شکر ئێستا کۆمەڵگی کوردی ئەو حاڵەتەی کەمتر بۆتەوە لەوەی کە ئێمە بڵین وەڵا یەکسەر تەوژم دروستە بێ و تووڕە ئەبێت و ئەوانەوە حاڵەتانە لاوەکین وەکە من ئەوەی کە هەن لە میدیاکان کەمترە لەوەی کە لە واقع حاڵە هەیە ینی لە ناو ژیانە هەیە پیانەڵێن و یەن بۆ لامان بۆ نووسنگە هیوا هەیە یەکسەر تێئگات وایەوێت پارێزگاری لە خێزانەکەی خۆی بکات و ژیانەکەی خۆیان بکەن و هەموو هەوڵێکەیات دەست پێشخەری چاک ئەکات هیواش هەیە نەخێر بەگژی پارێزەرەکەش ئاچێتەوە تێر قسەشی پێڵێ و ئەڵێت کە ئەم هۆکاری ئەم بابەتە پارێزەرەکەیە و پارێزەرەکەشی لا حەول ولا قووە یعنی هەر هەموو شتێک بۆ نمونە تەنها ممارەسەی ئیشەکەی خۆیەکە هیچی کە
ئەمە ئەمێنێتە سەر تێگەیشتنی کۆمەلگە و پرسیاری جەنابەت کردت لە سەرەتا لەبارەی هوشیاریەوە تاکەکان هوشیار بن کە پارێزەر تەنها با بڵێن ڕاوێژکارە تەنها بەرگری کارە پارێزەر تەنها ڕێکخەرە پارێزەر تەنها با بڵێن ئاسانکارە بۆ ئەوەی کە بەرگریەکی شیاوتر چاکتر بۆ کەسەکە زامن بکات بۆ تاکەکە بۆ تاک. باش ئەوانەی کە ڕاوێژکاری خێزانی منەمێ بزانم کێن بە دیاریکراوی بۆ نمونە بەشێکی ڕاوێژکاری هەیە بازەوە دەکات پرسوڕا بە توێژەری کۆمەڵایەتیەکەم یاخود بە دەروونناسەکانەکەم یان شارەزا لە پرسە یاساییەکان دەکەم دەمێت بە دیاریکراوی پێم بڵێ ئێوەکو ڕاوێژکارێکی پارێزەر شارەزایتان لەو بوارە هەیە کامیان بە دیاریکراوی چێتە قاڵبی ڕاوێژکاری خێزانیەوە هەر بابەتێک پەیوەندی بە یاساوە هەبێ ئەبێت تۆ ڕووکەیتە پارێزەر هەر بابەتێک پەیوەندی بەلایەنی پزیشکیەوە بێ ئەوە پزیشکی دەرونیە و توێژەری کۆمەڵایەتیش دیارە لە ڕووی بۆ نمونە ئەو بابەتانی کە پەیوەستن بە پەیوەندی کۆمەڵایەتیەوە لە نێوان تاکەکانی تر ژن و مێرد بن ئەولادەکان بن لە ناو خێزانە بەڵام وەکو بابەتە یاساییەکە بۆ نمونە ژن چ مافێکی هەیە لە دوای جیابوونەوە یان لەگەڵ داواکردنی جیابوونەوە ئەمە تا چەند بۆ نمونە توێژەرەکە ئیزانێ یان پزیشکەکە ئیزانێ نایزانێ وەگەر بیزانێ زانینێکی تەواوی نییە زانینێکی لاوەکی هەیە بۆ نمونە زۆر جارێمە بینین کۆمەڵێک شت ئەڵێن کە هەرگیز لە یاسایان نییە بۆ لەبەرەوەی لە کەسری غەیرە یاسایی پرسیارەکەی کردووە وەڵامەکەشی وەرگرتوتەوانێ خۆت زانی لای ئێمە جاربەجار نەک جاربەجار زۆر جار کەسەکان هەز بە پرسیارەتی ناکە لە کاتی وەڵاممانەوە چکە زۆر گرنگە کەسەکان و تاکەکان هەز بە پرسیارەتی بکەن ئەوانەی کە خاون بڕیاردەری خۆیانین خاون بڕیارنین لە هەر بابەتێکی ژیانیان لەر مۆزوعێکی ژیانیاندا ئەمانە زیاتر پێویستیان بەم بابەتە نیە پێویستیان بە ڕاوێژکار نییە پێویستیان بەوەیە ئەو کەسە گەورەی کە هەیەە لە ماڵەوە ئەوەیان ئاراست ئەوەیان ڕێنما بکەن یا ئاراستە بکەن بەرەو پارێزەرەکە بۆی ینی خۆتە زانیت لە کۆمەڵگەی کوردیا زۆرێک لە ئافرەتانمان بگوی باوکو دایکی خۆیانەکەن بۆیە بێت باوکو دایکی ئاراستە بکات بەوەی من زۆر پێویستم بە پارێزەرە ئەبێ پارێزەرم هەبێ لەم کاتەیە بۆەوەی بیهێنێت و ئێمە زۆر جار لە نووسنگەکانی خۆمان بینین کە باوکەکان و دایکەکان ئەیان هێنن یعنی بۆ لەبەرەوەی کە ئەو کەسایەکەمەکە لە لای باوکو دایکێتی یەکەم جارە چێت هانا بۆ ئەوانە بە و کۆمەڵایەت لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەروایە بۆیە ئەوان یەن ئەگەر وەشیار بن و تێگەشت و بن باشە ئەگەر ناک تاکەکە خۆی پێی بڵێت کە من پێویستم بە پارێزەرە لەم کاتەیە چکە تەواو بابەتەکەم بۆ نمونە بەم شێوەیە ینی ئاقارێکی باشی نابێ عاقیبەتێکی باشی نابێ ئەگەر لەو کاتی ئەو کەسە هەست دەکات کە بابەتەکەی ئەو بەرەو باشی ناچێت لەو کاتدا پێویستە بوومە سەردانی ئەم کەسانە بکات بوومە پارێزەری ڕاوێژکار و ئەم بابەتانە یاخود کاتێک زەڕورەکەم کەسە بڕوە ئێمەینەوە بۆن هەمان ئەو پرسیار و قسانەی کە جەنابیشت باست کرد ئەوەیە کە خۆی زەڕورە هەیبێت لە بنەڕەتا هەیبێ ئێستا لە وڵاتەکانی تر لە بنەڕەتا محامیان هەیە یعنی بینی چەند خێزانێک لە بنەڕەتا و یاساڕێکی خستووە کە بێت تۆ پارێزەر هەبێ و بێ ناوەکەشیمان بۆ نمونە ناوەکەشی لێوەرەگرن لە بۆ کۆمەڵێک بابەت ئەبێ ناوی و پارێزەرەشی لابێ سەر ناوەکەشی بنووسێ لای ئێمە لە کاتی وەکووتمان لە کاتی کێشەکە یەت پارێزەر پیا ئەکات و پارێزەر دیاریە کات وواڵێت ئیشەکانم بۆ بکەوت هەستە بە ئەرکەکانم ئەگەر پێشتر هەبێ ئەوە باشترە و ئەگەر نەبێ لەو کاتەیە تەبعاً لەو کاتەیە تۆ گرنگە هەت بێ لەوەی کە پارێزەرن نەبێ ناتوانانی بگەیتە ئەنجامی باش و ناتوانانی بگەیتە بەرگریشیا و ئەگەر تۆ پارێزەرن نەبێ یان کەسەکە پارێزەری نەبێ و وتمان لە ڕووە یاساییەکەیەوە تۆ پێویستە بە پارێزەرە ناکرێت تۆ زۆرێک لە حاڵەتە کاتمان هەیە کە بە
سەدان هزار دۆلاری زەرر کردووە لەبەرەوەی پارێزەرێکی چاکی نەبووە لەبەرەوەی کە بەرگریەکی شیاوی لێ نەکراوە تووشی گەورەترین سزا بۆتەوانێ بۆیە زۆر گرنگە کە کەسەکە پارێزەری هەبێ لە سەرەتاوە ئەگەر نەیبوو لە سەرەتای کێشەکە یعنی لە سەرەتاوە هەیبێ ئەگەر نەیبوو لە سەرەتای کێشەکە پارێزەر ئاگادار بکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کە خالی نەقشبەندی پارێزەری ڕاوشکار سپاس بۆ ئامادەبوونێت درامی زۆر هەر بژیت زۆر سپاس وچانێکی کورت وەرەگرین و هاگەڕێنەوە.